ئەسلااوڕێز پێشکەش بە ئازیزان و خۆشەویستان و بینەرانی خۆشەویست بە چالاکێک و بە هەڵمەتێک بەبوونەی سەدومین ساڵی لەدایکبوونی مامۆستا حەسەن زیرەک وەک ساڵیادێک وەک یادکردنی 100 ساڵەی مامۆستا زیرەک هەستانی چالاکێکمان لە خۆمان نواند وەک یادبوودێک وەک یادکردنەوەیەک لەو ماڵی کە مامۆستا حەسەن زیرەک لەوێ بووە لەوێ ژیانی بردوێتە سەر ئەو ساڵانەی ئەو سەردەمەی ساڵی 46 و 47 و ئەو کاتانەی کە ڕۆژە نەهامەت و سەختەکانی مامۆستا حەسەن زیرەک بووە لەم ماڵەدا ژیانی بردوێتە سەر لەگەڵ ڕابعە خانم هەر ئەو جۆرەی دەزانجاری پێشوش باسی بۆ کردین ئێمە هاتین ئەو ماڵەمان دۆزیەوە بنەماڵی ڕەشیدی عازیز و خۆشەویست لە شاری بانە کاک برایمی ڕەشیدی خوا لێ خۆشبوو برایمی ڕەشیدی لە شاری بانە و کوڕەکانی ئێستامان زۆر بە دڵاوایی و بە قەدر و ڕێز و حرمەتەوە ئێمەیان وەرگرت و هاتین پێمان خۆش بوو وەک یادکردنەوەیەک من بۆ خۆم بەڕاستی بەدڵ ئەوم پێ خۆش بوو کە ڕابعە خانم بێنمە ئێرە بزانم هەست و ئیحساسی چۆنە و لێرە بڕێک پرسیار و سوالاتمانێ و چاوپێکەوتنێکی لەگەڵ بکەین دیسان سپاس دەکەم لە بنەماڵی خۆشەویستی ڕەشیدی و هەروەها خەڵکی عازیزی شاری بانە کە بەڕاستی قەدریان گرتین ڕێزیان لێگرتین دەچوونە هەر چۆ کۆ دەبوونەوە احترامیان نەگرتین ئەمانە لە یاد و بیەوەری ئێمەدا دەمێنێتەوە. منی سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان کاک فەتاحی برادەر و عەزیز تەواوتان برا گەورە من عەزیز هەشت و سڵاو ڕێزم هەیە بۆ مردوو زیینی ماڵی کاکە برایم خوان لێ خۆش بێ ئیشەڵڵا بۆ کوڕەکانی بۆ نەوەکانی کە ماشەڵڵا ئەو نا کوڕی چاکن و چاکیان لێ دەراتوە یاخوا خۆش بن و استقبالێکی جوانیان لە ئێمە کرد زۆریان لێ مەمنونم تا دنیا بە دنیا تا بمێنم واو گلەیەشم هەیە نان سەردانێکمان بکەن کوڕەکانی و سڵاو ڕێزیشم بۆ تەواوی شاری بانە هەیە وەختی خۆی زۆر زەحمەتیان لەگەڵ منیش و زیرەکیش کێشاوە تەواو تەشەکوریان لێ یەکەم مەمنونیان هەم تا بمێن سڵاو ڕێزیشم هەیە بۆ تەواوی بینەران لە هەر شوێ لە هەر شارێ لە هەر شوێنێ ئەم گفتوگۆ و ئەم مقابلە بینن مساحبە بینن ئەی بیستن بیسەر و بینین سڵاو ڕێزم هەیە بۆیە زۆر سپاس. منیش ڕێز سڵای خۆم پێشکەش و ئاراستەی هەموو هاوڕێیانی خۆشەویست دەکەم ئەوە تو ئارزومەوەکە ئینشەڵڵا ئەم بەرنامەیەش بەدڵتان بێ بە بەرنامێکی تازە بۆ ساڵیادی مامۆستا حەسەن زیرەک لە هەشتی سەرماوەزدا ئینشەڵڵا کە پێشکەشی هەموو بینەرانەکرێ هاتی لە شاری بانە و لە خزمەت دایکی خۆشەویستمان لە ڕابعە ئەو دۆستان و عەزیزان هەموو لایەکمان زەحمەتدا کە بتوانین بەرنامەیەکی جوان و پڕۆچرت پێشکەش بە هەموو خۆشەویستان بکەین. دای ڕابعە هاتەوە ئەوانەوە پێی حەساسیە کردەوە بەس نییە ئەوە نیکەم بۆ نووسی تا ئەمنی و لە خزمەتتان بەشی کاکمەتا بدەم یا هەر خۆم بیکەم نەوەڵا بێ هەمووی بەشی منیش بدەوی بەشی ئەویش ئێمە شەریکی نەرسێکمان جا ئیتر ئێوە خۆتان نزانن جا دای ڕابعە من لە پێر کاکفتای ئیجازە هەیە کاج دەکەم یەک شت بەڵێ لە چاوپێکردنەکەی پێشووماندا یەک دوو باس بوو کە پێم خۆش بوو لێرە دیسان شی بکەینەوە بۆ نمونە بڕێک باس کرا کە ئەو گۆرانی هەوریلارەکە ئەوە نەبووجێراتەوە کتت مامۆستا حەسەن زیرەک نەخۆش بوو ئاوە گۆرانیەکان ئاغا سەیڕەحیمی قوڕیشی هەزار زار سڵاو لە ڕۆح و لە مەزاری ئەو پیاوە گەورەیە زۆر گەورە بوو ئاغا سەیڕەحیمی قوڕیشی حتما من بەرنامەیەک وەڵڵا زۆر گەورە بوو بەرنامەیەکی لەسەر دەکەم چون ئەرکی سەرشانە ئەو دایانکوت مامۆستا حەسەن زیرەک گۆیا ئەوە بە نەخۆشی ئاوە بۆی نەهاتبوو جا هەر ئەو کەسا ئەم نەزانم ڕابعە خانم واقعەن ئەگەر مامۆستا حەسەن زیرەک بە نەخۆشی گۆرانی هەوریلاری کوتبێ ئەو کەسە چ زەرەرێ دەکا یا ئەگەر بە ساغی کوتبێتی ئەو کەسە چ نەفعی دەبا من ئێستا ئەوەشم هەر ئاخری هەر نەزانی بەڵام دیسان بۆ تەئید جەنابەت دیسان لەسەر کوتبیان ڕابعە خانم لە بیری چوێتەوە چون تەمەنی چوێت سەرێ ئایا جەنابەت هەر سووری لەسەر ئەو قسەیە هەڵا من لە حاڵی مەرگی شابم بیرەوەری زیرەک و قسەی زیرەک و گفتوگۆی زیرەک و وەسیەتی زیرەک قەت لە بیرم ناچێت چون لە نەزەری ئەوە کە خۆشم ویستووە ئەوە بۆ خۆیان نزانم چەندە زیرەکم خۆشەویست و چەندەوە پادار بووی ئەرێ وەڵڵا قەتم لە بیر ناچێت جا ئەو گۆرانیش کە زیرەک گوتوویە پێ شش گۆرانیەدایە بەڵێ هەوریلارە و ئەوانی تر گۆرانەکان دایە جامام عەرز بکەم هەوریلارە بەڵێ کە ڕاستی شاهکارە هەمویان هەڵبەتە شاهکاری سبحەینانی لایلاجانەیە بارانەیە چی کەشە
نەخۆشم لە خستەخانەی چۆستانان خاڵخاڵە 5-6 دانا 6 حوگوران بە تەوراتە من نەخۆشم ئەو من نەخۆشم لە خستەخانە لە بیرتە هەمووی دیوا بووە ئەرێوەڵا هەمووی ئەوانەی وتووە ئەو قسە بە تەواو بێ ئەو باڵنجەشی نابوو ئابێرەیەوە کە نەخۆش بوو ناڕەحەت بوو لە گۆرانیەکەی هەروت دەنگیشی زۆر سافاتەوە ئەرێوەڵاوتی من ئاسا ڕەحیم تەشریفی هاوردووە پێم خۆش نییە ناڕەحەتی کەم دایڕاوێ ئەمن یەکشتم بیست خدا ئەوە ئایا هەر لە بیمارستان هاتنە دەرێ برنیە هەر لە ڕێگا بە شۆنتان کەون لە مینیبوسەکە دای بزاندن ئاوەشم بۆ بچێرە ئەوەت لەبیرە من وام بیستووە کە ئێوە حتا سواری ماشین و ڕۆشتون هاتووە لە ڕێگا بە ماشینەکەی ئێوەی جێراوەتەوە ئایا ئەوەت لەبیرە یا لەبیرنی چێ ئەمەجا ئاغاسەی ڕەحیم نانا من ئەگەر ئەو ڕۆژە چوم لە بیمارستانی مەهاباد ئەو تەشریفی لەوێ بوو گفتوگۆی زۆریان کرد لەگەڵ زیرەک وتی دوای بەیانی دێمەوە ئەوە نەبوو ئەرزشم کردەوە وتی بەیانی ئەگەر مەرگ مۆڵەتمان با حەسەنیان ئامادەگیت بێ من بەیانی دێمەوە بۆ پرسوچ و گۆرانیەکە ئەو قسەی بە تەواو بێ پس دروستە دڵنیای جەناب ئەوە بە تەواو بێ ئەوە تەواو ئەی خۆ من درۆکەم بۆ من دوو لە جەناب نەخەی دوو لە جەناب من فقط بۆ بینەرا ویستم با بە یەقینەوە شتەکە بێ چون بە منیان کردبوو تۆ ئاوە وا دەستت ئاوا لێ کردو من هەر ناوێرم دەستم وای لێ بکەم من ئاوا هەژمانگ جارێ دێ چاپێکەوتمان لەگەڵەکە ئەگە دەستم وای لێ بکەم دێ هەر تازە خۆ هەر چی بڵێ بەخە برای گەورەی بنم من بۆ گۆرانیانە زۆر حساس بکەم ئەگە دەدی دەستم ئاوا لێ دەکردو من گۆرانی هەوریلار یەکێ لە خۆشترین گۆرانیەکانی ژیانی موسیقایی و ژیانی خۆمە تایبەتی ئەسڵ شاکارە بەڕاستی بۆ گۆرانی زۆر زۆر حساس سەڵاکە کە ڕەبتی بە شنوەیە وەک دەڵێن لە مانگی ڕەمەزاندا مامۆستا حەسەن زیرەک کولی مانگی ڕەمەزانی سەڵاک تۆ بەرحاڵەوە کەما خۆش لە زمان خۆتەوە بەڵێ ئەرێوەڵا مانگی ڕەمەزان هەر لە ئەوەڵی ڕەمەزانەوە هەتا ئاخری ڕەمەزان تا شەوی ئارفەش خۆی سەڵای کرد لەسەر بانەکەمان کە نازانم چوو بوون ئەو ماڵی منتان دیبوو لەبێ ئەچوە سەر بانەکە بڵنگۆکەی ڕێک و پێکە کرد ئەهاتە خوارەوە هێنەکەی میکرۆفۆنەکەی گەر بەدەست سەڵاکەیە بۆ خۆتان بوتان بۆ خۆی کڕی داینە ئەرێوەڵا من شایدی عینی ئەوم ئای تەقیزار شایدبانی ماڵخوان لە شنۆنجی بەڵێ سوالی بعدیمان دینەوە سەر ناشن و خاکسپاری و وەسیەت و شتەکەی ئالێەوە جاگەر چۆن بۆمان تەوزیع عادەی بفەرمووی وەڵا باوکەکەم ئەو شەوەکە سێ ڕۆژ بەلەوە وتی ڕابەکیان تۆ بڕۆرۆ بۆ شنۆ ئەزانم زۆر خەریکی ببەخشن سەریشتانەشن خەریکی ماڵ و شت ئەبیت و کارەکانە ئەنجام بۆ جا زوورەوە بۆ ئێرە کارم هەیە میژتم باشە ڕۆشتم و بۆ شنۆ و ماڵشتم خستە دەرەوە تەمیسم کرد و خاوێنم کردەوە هەموو شتێکم ئامادە کرد و خستمە یەخچاڵ و تەمەشام کرد هەر لە خۆ وەکو یەکێ بانگم کە چوومە دەرەوە چون تمشایەکی بەر دەرکەکەم کردەگە تمشام کرد حاجی حسینی هێوەرم ڕەحمەت بێ لە بەر دەرگاکە بێنزێکی ڕەشی پێ بوو چوون بەر و پێری وتم حاجی گیان یاخوا بە خێربی ئەوەختە حاجی نەبوو هەر پێمەوت کاکەسێ بڕۆین تا زووە کاکەس حەسەنم هەرەڵێ ڕابە وەڵای تە ڕۆشتینەوە ئەوە بردم بە حەمامی کاکاغا و لیباس و شتی تازم بۆ درو لای حاجی کاکی ئەو قەدیمی بوو لە بۆکان بوون ئەو لە بۆکان لە ماڵی شێ بوون نانە ماڵمان لە شنۆ بەزانم لە ماڵی شێ بوون ماڵی حاجی حەسەن هێوەرم لەم پێشتر جێرای ئەرێوەڵا تا دوای تقریبان هەفتەیە ما دوای ئەوە وەڵای تر دوای ئەوە وەسیەتی کرد بۆ ئیمام جومعە و بۆ ئاغای مەجیدی و دوای ئەوە هەفتەیەک ژیە ئەرز بێ ئەوە بۆی تر تەواوی ڕفێقەکانی هاتن و ئەوەی بۆکانی و ئەسڵە بۆکانی و زانیان هاتن و شۆردیان و خەڵات و بەراتیان کرد و ناشێنێکی زۆر هات تەواوی بۆکان کۆ بووە ئەمجار بردیان بۆ سەر قەبرە وتیان سەرێکی ماشین لە لای میان دواو بووە نەیانێشتە ماشین ئەبوور بکا بێت و بڕوە هەتا زیرەک بە خاکە سپێرن سەرێکیشی لە بەر جامعاکە بوو کە زیرەک بچێتە مزگەوتی جامعا و لەوێ قورئان و
ختمشتی بۆ بخوێن و جابی هێرن بیون بۆ سەرقەوران بە خاکی بسفێرن من و زێنەب خانمی هێوەرە زایشم هەڵسان لەگەڵیان ڕۆیشتین ژنی زۆر هات هەرچی وتیان ژن نابێ بێ چی و ئەو وەختا ئەو دەڵێ وەڵا ئێمەش وتمان ئێمە ئیلاشە هەر بێ نابێ ئێمە نین دڵمان نەتەقی هەسان پێکەوە ڕۆشتی خۆشکەکانی دوای ئێمە ئەوانی شاتن وەڵای دباوکەکەم ئەوە بوو بە خاکیان سپارد و ئەرز بێ ئەو شەوەش کە لە قەبرستانی کۆن پێش ناشتنەکە هاتە خەومان خەڵکی شەزانێ بۆ پێچەوانێکم ڕاستەکە یار چۆن نەواقعەکە بڵێ پێش ئەوە بوو هاتە خەونی ئیمامزم ئەو هێشتا لەو سەر قەبرانێ سەرێ بوو چووە خەونی ئایمەجیدی هاتە خەونی خۆم ئەو دای خزانتم ئەگەر ناشتان هاتە خەوتان دوای نا پێش ئەوە هاتە خەونمان ئەو ناشتنەی ئەوڵ ناشتەخ دوو ناشتنی هیچی ئەوڵێکی دوم لە ئەوڵ کە ناشتان دەهاتە خەوتان دەهاتە خەومان چوە خەوی ئەو ئیمامزم ئاکە ڕفێقی خۆی بوو لە منداڵیەوە ئەو بوو بە ئیمامزم ئەو مەلاو ئەرز بێ وتی من وەسیەتم بۆ ئێوە کردووە بۆ دایکی بۆ ئیمامزم بۆ ئایمەجیدی من بە ئێوە متووە وەسیەتی قورئانیم بۆ کردوون مواخیزم کردوون بم بۆ نەسەر تەپەکەی ناڵەشکێنە بۆ منتان نێناوەتەیە ئیتر ئەوان هاتە خەوتان بەڵێ ئەرێ وەڵام منێکی خۆم هاتە خەوم بەخوا ئاوا جەماعەتێ دانیشتم وتی ڕابە مەواخیزم بی تۆ ژنی من بووی خێزانی من بووی من وەسیەتم بۆ تۆ کرد ئێستا ئەوان بە قسەیان نەکردم تۆ بۆ جێبەجێ نەکرد وتم زیرەک گیان خەم مەخۆ ئیشەڵڵا ئەگەر مام بۆ چلەکەی ئەدوەی نەئەوێ ئیتر ئەوە بوو وەڵا بۆ چلەکەی سێ ڕۆژی مابوو بردمانە ئەو سەر تەپی ناڵەشکە مەلا بانگان بوو ئەگە چوین مەواخیزی ئەو زیرەکە بم ئەو گوڵاو ئەترە نەبێ پەیاندا کرد بوو ئاو نەلەکەی نەگرت بوو یەک گەردە خۆڵیشی لێ نەنیشتوو لەم دنیا و لەو دنیا پێم دووبارەکەنەوە ئەبێ من بێڵێمەوە وەڵای تر جوان و پاک و خاوێن هیچی لێ نهاتوو هێنان قەوریان بۆ حازر کرد بوو لە تەپی ناڵەشکێنە بە خاکیان سپار هەرو جێگایەلا ئەرێ وەڵا هەرو جێگایەلا وەڵا خوا هەڵ ناگرێ ئەوە ئەوم بەجێر هەم حاجی حسەین هەم خەسووم کچەکانی خۆشکی قەوم و کەس خۆشکەزاکانی هەموو جارە هاتوون سەردانیان کردوم محبەتیان پێ کردوم لەگەڵم زۆر بە مەحیبەت بوون ئیتر وەڵا براکانم نیان هێشوتی ئێمە پێمان کەسرە تۆ لە ماڵی هێوەر و قەوم و کەس دانیشی ئەشێ بدوێن بۆ ماڵی خۆمە منیش هەڵسام هاتمە بۆ ماڵی خۆمان ئەینا حاجی ئەبوو بەکراغا نازانم چەند میتر بوو بەو جێ زیرەکە دای بە من وتی خانوویەکی لێ دروستکە بۆ خۆت ئەزانم زمانی ئەوانە هەموویە بێتە خانوو با تۆ لە لای گۆڕەکە زیرەک بین ئەو برانم نیان هێشت ئەو ڕۆژە وتم بۆ براگەورەم وتم بووی بە ماویستم نەتانێش هەرسێ براکەم لەوێ ماڵە دروستکەم بۆ خۆم زندگی تیا بکەم ئاگەشم لە زیرەکە بوو سڵاو ڕێزمێ بۆ بینەرانی خۆشەویست بۆ ئێوە عزیز کە زەحمەتان کێشاوە بۆ خوشکە بە ڕێزم کە دوای چەندین ساڵ چاوم پێی کەوتووە و خاطرەی مناڵی و هەموو شتێکی لە دڵمانە زیینەوە کە دڵ بەڕاستی پێم خۆش و سەر چاوان و سەر سەرماناتن یەک خاطرەی خۆشی دادراوی ئەم هەیە کە ڕۆژێکیان مەدەڵاتی پێشا بۆ خسبێ سەرکەشەکەیە بۆ ڕۆی ماشینی لێ نەبوو جادە خاچەیەک بوو تاکانی بەڵاحمە بەربی بۆ ئەوێ کە بیمە بۆ خاوەخانە مەجوحمە کا حەسەن کاتێک بووە کە حەسەن جەماعەتێکی شۆرانی لەوێ زەماوەن بووە هەڵیان گرت بوو ئەو ئاغاواتانە بەرگیان بۆی بۆ زەماوەن ئەمیش لێوە تاگەڕا بۆ لێو بێتەوە بۆ ئێرە تەواوی گیانی تەپوتۆ زاوی خۆڵاوی ئەلیا جوان دەبیر مدەرە بەردگا کایەمەکرد مناڵبووم کارمە ژوورۆ نەڕە نەڕپیا بوو بچم بڵێ چی بێ لەگەڵ دایکم کتی دادەمەسم بڵایی کاک حەسەن کە چوون بۆیە ئابم بسێ لەشکە و من لێرەمانم بەدەستەوە گرت و خمە سەر شارم چوم لێوێن بووە هاتوومە تو دایکم تۆزە دڵنەوەیکە توی قەی ناکە و با لە درەنگانت لە زەماوان هاتەوانی کە حەسەن هاتەوە ماڵەوە ڕامکەوتم بەخوای سەر قڕەخۆش بێت پێت خۆش بوو ڕامکە کە هاتم لە حوشار ئەلە حوشار وێسام و ئەمیش لێی تۆڕە بوو تیجات وا وەزعە کە شەبەکەی لیا فریا بوو ئەمەکەی ژیان ئەمە من ئاگەرە بەسێ لەشکەوە شتم هێناوە بەکانی مەڵاحمەوە تۆ لەوێنەوەی کەتێک تۆزی لێنیش و ئەو شتە هەر لە مێشمە ئیسێژە گۆرانیش من نایەتە خاطر ئیسێ گۆرانی کە بەسەر هەر دەیقە و سانیە نازانم چۆن ئەمەی بۆ هات ئەم شعرەی بۆ هات نیشتووە لە گوێنەی یارم تۆزی ڕێگەی شاری ئەو گۆرانی بەسەر ئەلیات چەند بەیتێکی ئەو بوو ئەم جایی تۆماری کرد ینی ئیرا بەخەم ئارام بوو ئەرێ بە قورئان ئیتر ئەمیش ئارام بوو
يعني هذا من ده هذا السانسور كده وقت النهاية